بێگومان ڕۆڵ و دیدگای سەرۆکوەزیران مەسرور بارزانی بۆ حکومڕانی و چارەسەرکردنی کێشەکان لە ناوخۆ بەکارهێنانی هێزی دیپلۆماسی بۆ پرسە گرنگەکان کاریگەری لەسەر دۆخی ئێستای هەرێمی کوردستانیش هەبووە بۆ پێیکە کێشەی موچەخۆرانی هەرێمی کوردستان چارەسەر کراوە تا ئێستاوە هەوڵ بۆ چارەسەرکردنی بنەڕەتی ئەم کێشانە دەردێت بە پێ و ڕێککەوتنی کە لە نێوان سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان و سەرۆکوەزیرانی عێراقی فدراڵ هەیە بەڵام تا چەندە گرنگە ئەم هێزە لە ناوخۆی کوردستان خوێندنەوەیەکی واقعبینانە و هەروەها پۆزتیڤی بۆ بکرێت زیاتر لە سەرم بابەتە لەگەڵ میوانەکەم قسە دەکەم بەڕێز دکتۆر چواس حەسەن مامۆستای زانکۆ لێرە لەگەڵما دکتۆر زۆر بەخێر بێ ئەبینین کە لە ماوەی ڕابردوودا هەوڵێک هەبوو لە ناوخۆی هەرێمی کوردستان و لە دەرەوە بۆ لە باربردنی قەوارەی هەرێمی کوردستان یا خۆ بەدەستەوەدان و سازشکردن لە پێناو هەندێک ماف کە دەسەرەوەی ئەوانە مافی نەتەوایەتی هەیە بەڵام ئێستا بینین کە بارودۆخەکە بەم شێوازە گۆڕاوە تێڕوانینەکانیش بەرامبەر بە هەرێمی کوردستان پێتان وایە بۆچی دەگەڕێتەوە؟ لە حقیقەتدا وەرگرتنی ماف بە سازش ناکرێت بەڵکو ماف کە دیاری کرا ئینسان بە بەرگری دەتوانێت ئێمە لە ماوەی 100 ساڵی ڕابردوودا وەکو بزوتنەوە ڕزگاری خوازی گەلی کورد بە بەرگریکردن مافەکانی خۆمان وەدەسێناوە نەک بە سازشکردن چونکە ئەگەر ئێمە ڕێگای سازش بگرینە بەر ئەوە کۆتاییەکەی بە دەستێکی بەتاڵ و بە سەفر لێ دەردەچێت بۆیە یەکەمیان بەرگریکردنە دووەمیان سووربوونە و سێهەمیشیان خۆراگریە کە یعنی مای خۆشحاڵیە کە لە ماوەی 10 ساڵی ڕابردوودا لەگەڵ هەموو فشارە گەورانی کە لەسەر هەرێمی کوردستان هەبوون و حتا وەکتەنانەت لە دەرەوەش یعنی لە بەغدا و لە ئاستی ناوچەکە و لە ئاستی جیهانیش وازح بوو کە هێرشێکی گەورە لەسەر هەرێمی کوردستانە و لە ماوەی چەند ساڵی ڕابردوو ئەم 3-4 ساڵی ڕابردوو ئەم هێرشە زۆر چڕکرایە وەکو بڵێ تەرکیزی کرا لەلایەنی ئابوووریەوە لەلایەنی یاسایی و دەستوریەوە و حتا لەلایەنی سەربازیشەوە بەڵام هەرێمی کوردستان یعنی مای خۆشحاڵیە کە بە تەکید یعنی بڵێن قیادەی سیاسی هەرێمی کوردستانی کە لە پشتە توانای ئەو خۆڕاگریەی هەبوو بەرامبەر بە ئەو هێرشانە و توانی هەموو لۆقمەکان وەکو بڵێ پوچەڵ بکاتەوە نەهێڵە بە هەرێمی کوردستاندا بتەخنەوە. بەڵێ دیارەکە لە دوای سەردانەکەی سەرۆکوەزیریان مەسرور بارزانی بۆ ئەمریکا و هاوکات ئەو پێداگریانە لەسەر دەستەبەرکردنی ماف و شایستەدارایەکانی هەرێمی کوردستان نەرمی نواندنێک لەلایەن بەرپرسانی عێراقەوە بینراوە بە شێوازێکی تر مامەڵەیان لەگەڵ پرسەکەدا کرد. پێتان وایە هێزی دیپلۆماسیەت و ئەو حکومڕانی کە ئێستا لە هەرێمی کوردستان هەیە چ کاریگەریەکی لەسەر ئەم بابەت بەگشتی دەبێت؟ لە حقیقەتدا عێراق دایمەن دەوڵەتێک بووە ئەگەر ئێمە بمێژووی بزوتنەوە ڕزگاری خوازی گەلی کووردا بچینەوە دائیمەن کورد بای ئەوەندە هێز و توانای هەبووە کە بەرگری لە مافەکانی خۆی بکات بەڵام دەستێوەردانی دەرەکی یان پلانی دەرەکی یان وەکو بڵێ بەشداریکردنی دەرەکی ڕێگر بووە لەوەی کە ئێمە مافەکانی خۆمان بگەین یعنی جێگای خۆشحاڵیە کە ئێمە ئێستا لەم بارودۆخەی ئێستادا دەبینین کە حکومڕانی لە هەرێمی کوردستاندا وکان لە تەچید دەبێت لە حکوومەتی هەرێمی کوردستان و شخصی بەڕێز جەنابی سەرۆکی حکوومەت یعنی جوڵەیەکی دیپلۆماسی بەهێزیان کرد لەوەی کە ئەم فاکتەرە دەرەکیە ئەم جاریان لە بەرژەوەندی ئێمە بێ نەک لە دژی ئێمە ئەوەی کە بینیمان لە چەند مانگی ڕابردوو یا خۆت چەند مانگێک نابێت ئەو پێشوازیە گەورەیەی کە لە بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیران سەرۆکی حکوومەت کرا لە ئەمریکا و هەموو دەرگاکانی بۆ کرایەوە حتاوەکو دەرگاکانی با بڵێن کۆشکی سپیش بە بینینی مستەشاری ئەمڕاوێشکاری با بڵێن ئەمنی قەومی ئەمریکی دەلالەتە لەسەرەوەی کە ئێمە یعنی توانیمانەوەکو هەرێمی کوردستان خۆمان بخەینە سەر تۆڕێک لە بەرژەوەندی و لە پەیوەندی لە جیهاندا کە بتوانین بەرگەی ئەو فشارە ناڕەوانە بگرین کە لە بەغداوەکرێت سەر باشە جگە لە بەرگەگرتن لە بەرامبەر و فشارانە توانیمانە تێڕوانینی دۆستەکانمان بۆ نمونە کۆمەڵگەی نێودەوڵەتی بەرامبەر بە عێراق و هەرێمی کوردستان بگۆڕین بە بەرژەوەندی هاوڵاتیان و هەروە هەرێمی کوردستاندا بە تاکید ئەمە ئەوەی کە ئێستا دەیبینین ئەو داکۆکێ گەورەی کە لەسەر ئاستی ئەمریکا فەڕەنسا و حتاکو بەریتانیا و یەکێتی ئەوروپا هەمووی کە ئاماژەی بەوەدا هەرێمی کوردستان دەبێت هەرێمێکی بەهێز بمێنێتەوە نابێت بڕیارەکانی دادگای فیدرالی بە سیاسی بکریان و دەبێت ئەو چارەسەری کێشەکان لە بینی بەغدا و لە بینی هەولێردا بە شێوازێکی دیپلۆماسیانە و یان بە لێک تێگەیشتن بکرێت و زائیدەن هەموو ئەوەفدانەی کە لەسەر ئاستێکی بەرز دێنە بەغدا دێنە هەولێر دەلالەتە لەسەر ئەوەی کە ئێمە توانیمانە
لە پەیوەندیەکانمان لەگەڵ وڵاتانی دەرەوە دۆستێکی زۆر بۆ خۆمان پەیدا بکەین و لە هەمان کاتیژدا بتوانین ڕەوایەتی ئەو دۆخەی کە هەمانە بیگەێنین و دەنگێک کۆ بکەینەوە لە ئاستی نێودەوڵەتیدا کە داکۆکیمان لێ بکات یان داکۆکی لە دۆخەکەمان بکات. باشە هەندێک دەنگە هەندێک لایەن لە ناوخۆ ئاویست کە خەڵک پێ هیوا بکەن بەرامبەر بەم ڕووداوانەی کە ڕوودەدات و گوشارێکە لە بەغدا هەیە بەڵام بینیمان کە بە چه شێوازێک ئاراستەکە پێچەوانەکرایەوە بۆچی پرسە ناوخۆیەکانی هەرێمی کوردستان ببرێتە بەغدایە دادگای فدراڵی یا شوێنی دیکە ئایا کاتیەوە نەهاتوە کەیتر ئەو سیاسەتی خۆ بەدەستەوەدانە لەلایەن هەندێک لایەنەوە وەلاوە بنرێت؟ ئەو دەنگی خۆ بەدەستەوەدان بە درێژایی بزوتنەوە ڕزگاری خوازی کوردی هەر هەبووە بەڵام دەنگی خۆڕاگری و بەرگەگرتنی بەهێزتر بووە لەبەرەوەی کە گەلی کوردستانی لەپشت بووە. ئەگەر تەماشا بکەین دوێنێ ڤیددیۆیەک بڵاو بووە دوێنەوە پێرێ ئافرەتێکی بەتەمەن کە خۆشحاڵی خۆی دەردەبڕێلەوەی ینی لەو دۆخی ئێستا ئەو بە ئاشکرا دەڵێ من خۆشحاڵیەکەم لەوە دەرنابڕم کە موچە وەردەگرم لەوە دەردەبڕم کە ئێمە سەرکەوتنمان بەدەستێنا ئیرادەمان نەشکێنرا و ئیرادەی ئێمە سەرکەوتنی بەدەستێنا. ئەوە دەنگی ئەسیر و ڕەسەنی تاکی کوردیە بۆیە هەر سەرکردایەتیەک هەر لایەنێک ئیستیجابەی نەبێ بۆ ئەو دەنگە ئەوە بە تەئکید یعنی بڵێن نەتیجەکەی هەر فەشەلە بۆیە سەرکردایەتی سیاسی و بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانیش بە پشتیوانی ئەو دەنگە ئەو ویستە توانی یعنی ئەو بڕیارە بدات کە لە ژێر فشاری قوت و ژیانی خەڵکدا خۆمان بەدەستەوە نەدەین چونکە ئەوە شتێکی ئاسان نییە تۆ ژیانی 5 ملیۆن کەس ڕابگری با بڵێن موچە بە پنچکە بدرێت یعنی تۆ ئیرادەیەکت هەبێت کە لە ژێر ئەو فشارەدا تەسلیم نەبی بەو بڕیارانە و بەو ویستانەی کە هەیە بێگومان بە پشتیوانی چێ بە پشتیوانی ئەم بیرکردنەوەیە بە پشتیوانی ئەوەیە کە ئەو خۆڕاگریەی خەڵکە کە جەنابی سەرۆکی حکوومەتیش سوپاسی ئەو خەڵکەی کردو و هەتاوەکو لە ڕابردوش چەند جارێک لە تەسریحاتەکانیدا ئەماژیان بەوەدا گوتی خوا و خەڵکمان لە پشت بێت ئێمە سەرکەوتن بۆ ئێمە یعنی پشتیوانی کرد خوێندنەوەی ئەو ئیرادەیە و با بڵێن مطابق بوون لەگەڵ ئەو ئیرادە گشتیە لەلایەن هەر سەرکردەیەکی سیاسیەوە دەلالەتە لەسەر وعی ئەو سەرکردەیە و توانایی و تێگەیشتنی و سەرکەوتنی شەر بۆ ئەو سیاسەتێ. زۆر باشە بەڕێز دکتۆر چواس حەسەن مامۆستای زانکۆ زۆر سپاس کە لێرە لەگەڵمان بوو. سپاس بۆ ئێوەش. سپاس.